پەیمانی باکوور ئەتڵەسی ناسراو بە ناتۆ گەورەترین پەیمانی سەربازیە لەسەر ئاستی گیان و گرنگترین پەیمانی سەربازیە لە مێژوودا. دوای جەنگی دووەمی جیهانی گەورەترین مەترسی بۆ سەر ئەمریکا و ڕۆژئاوا گەشەسەندنی بەرەی سۆسیالیزم بە سەرکردایەتی یەکێتی سۆڤێت بوو. ڕۆژئاوا هەموو هەوڵێکی ئەوە بوو پێشبار پەلهاویشتنی بەرەی چەپ و سۆسیالیزم و زێدەخوازیەکان یەکێتی سۆڤێت لە ڕۆژهەڵاتی ئەوروپا بگرێت. لەو چوارچێوەیەدا ڕۆژی 4 نیسان 1949 لە واشنگتۆن پەیمانی سەربازی ناتۆ پێکهێنرا. لە سەرەتادا 12 وڵات بوونە ئەندامی ناتۆ و ئەمریکا و کەنەدا و 10 وڵاتی ئەوروپا لەوانە فەڕەنسا و بەریتانیا و ئیتالیا گرنگترین وڵاتانی پێکەنەری ناتۆ بوون. مادەی 5 پەیمانی ناتۆ با گرنگترین خاڵی پەیمانەکە دادەنرێت کە لەوێدا ئاماژە بەوە کراوە هێرشکردنە سەر ئەندامێکی ناتۆ هێرشکردنە بۆ سەر هەموو ئەندامانی ناتۆ و پێویستە لەسەر ئەندامانی دیکە ئەوکاری سەربازی ئەو وڵاتە بکەن کە هێرشی کراوەتە سەر. وەک کاردانەوەیەک بەرامبەر بە دامەزراندنی پەیمانی ناتۆ، یەکێتی سۆڤێت و وڵاتانی بەرەی چەپیش لە ساڵی 1955دا لە وارشۆ پەیمانی سەربازی وارشۆیان پێکێنا کە ئەو پەیمانە دوای ڕوخانیەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە. تا ساڵی 1990 چوار وڵاتی ئەڵمانیا و تورکیا و یۆنان و ئیسپانیا بوون ئەندامی ناتۆ و ژمارەی ئەندامانی ناتۆ بۆ 16 ئەندام زیادی کرد. دوای ڕوخاندنی یەکێتی سۆڤێت و هەڵوەشاندنەوەی پەیمانی وارشۆ لە نێوان ساڵانی 1999دا بۆ 2004 10 وڵاتی ڕۆژهەڵاتی ئەوروپا کە پێشتر ئەندامی پەیمانی وارشۆ بوون وەک ئەندام لە ناتۆ وەرگیران و لە ئێستاشدا ناتۆ 28 ئەندامی هەیە. ناتۆ تا ئێستا لە چەندین وڵات دەستێوەردانی سەربازی کردووە. ساڵی 1970 لە ئەفریقا هێزی ڕەوانەی زائیر کرد. ئازاری 1999 دوای قەیرانی کۆسۆڤۆ لە دژی یوگسلافیای پێشوو هێرشی سەربازی ئەنجامدا. دوای شەڕی ئەفغانستانیش لە ساڵی 2003دا ناتۆ بە مەبەستی مەشقکردن بە هێز ئەفغانیەکان و هەروە بەرەنگاربوونەوەی گروپە توونڕەوەکان هێزی ڕەوانەی ئەو وڵاتە کرد. ساڵی 2011 لە لیبیا لە دژی سەرکوتی خۆپشاندەران و نێرانی حکومەتەکەی قەزافی ناتۆ دەستێوەردانی سەربازی ئەنجامدا و دوجار ئەم دەستێوەردانە بۆ هۆی ڕوخانی حکومەتەکەی قەزافی. لە ئێستادا 5 وڵاتی بەهێزی ناوپەیمانی ناتۆ بریتین لە ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا و تورکیا و ئەڵمانیا. تورکیا تەنها وڵاتە لە خۆرەڵاتی ناوەڕاست ئەندامی پەیمانی ناتۆ بێ و لە ئێستاشدا وڵاتە سەرکردایەتی ناتۆ دەکات لە ئەفغانستاندا. دوای ڕوخانیەکێتی سۆڤێت ناتۆ گروپە توونڕەو ئیسلامیەکان و هەروە سیاسەتەکانی رووسیا لە ئۆکرانیا بە گەورەترین مەترسی بۆ سەر ڕۆژئاوا و جیهان دادەنێت.